سەرنگ حەما سعید بەڕێوەبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگای ئەمریکی بۆ ئاشتی لێرە لە واشنگتن لەگەڵماندایە بۆ باسکردنی پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق. کاک سەرهەنگ ئەم کاتت باش حەز دەکەم بزانم ئاستی ئەو پەیوەندیانەی ئەمریکا و بەغا یان عێراق لە چه ئاستێکدایە دوای ئەو هەموو ساڵە؟ ئەم کاتت باش کاک دەخیل. بێگومان 20 ساڵی ڕابردوو ئەمریکا بەردەوام بوونی هەبووە لە عێراق، پەیوەندی عێراق و ئەمریکا بەردەوامی هەیە، هەرچەنە لە کاتی جیاوازە بەرز و نزمی تێکەوتووە لەوەی کە لە زمانێکە ئەمریکا نزیکی 167,000 سەرباز و هێزێکی تەواوی لێکە بوو. ئێستا کەم بۆتەوە بۆی کە 2500 سەربازی لێیە و زیاتر پەیوەندی دیپلۆماسی لە بینی هەردوو وڵاتایە. لە بەپێی سەرگۆزیرانەکان پەیوەندیەکە بەرز و نزمی تێکەوتووە. لە ئێستاە حکە حکوومەتێکی تازە لە عێراقا، حکوومەتی محەممەد شیع سوودانی، ئەم پەیوەندیە دووبارە بە هێواشی لە ئاستی استراتیجیا تەماشاکرێتەوە. سەردانی ببورن وەفدی عێراق بە سەرۆکایەتی جێگری سەرۆکوەزیران و وەزیری دەرەوە عێراق دکتۆر فواد حوسێن و بە بوونی پارێزگاری بانکی مرکزی عێراق بۆ ئەوەیە کە لە ئاستی لە سای ئەم حکوومەتە تازەیە ئەو پەیوەندیە پتەوکرێتەوە پیا بچنەوە کە سنووری ئەو پەیوەندیە لەکوایە. ئەوە کوتمان پەیوەندیەکە درێژەی هەیە و بەرز و نزمی تێکەوتووە، بەڵام لە ئێستاە لەسەر ئاستی ئابووری زیاتر. کاک سەرهەنگ دەمویست باسی ئەو سەردانە بکەم کە وەزیری دەرەوەی عێراق جێگری سەرۆکوەزیرانیشە ئێستا فواد حوسێن بۆ واشنگتن لەم چەند ڕۆژی ڕابردووە. ئەم پەیوەندیانە تا چەندی یارمەتی باشکردنی ئەو پەیوەندیانە دەچووکە ئێمە دەزانین ماوەیەکە ئەمریکا تا ڕادەیەک رازی نییە لە دای حکومەتی عێراق، بە تایبەتیش ئەو هەموو دۆلار ئەمریکیا لە عێراقەوە بۆ نمونە بۆ ئێران دەڕوات و چەند کێشەی تریش هەیە. بەڵێ پێم وایە لە ئاستی سیاسیە یەکێک لە دەستکەوتەکانی سەردانی دکتۆر فواد و باقی شان دەکە ئەوەیە کە پەیوەندی سیاسی نێوان عێراق و ئەمریکایە لە سایه حکوومەتی سوودانیە دووپات کرایەوە. پێشەوەی کە وەفدەکە بێت بۆ ئێرە، سەرۆکوەزیرانی عێراق سوودانی بە ڕاگەیاندن ڕای وتکە بۆ بەردەوامی هێزەکانی ئەمریکا لە عێراق بۆ پشتیوانیکردن و یارمەتیدانی هێزەکانی عێراق لە شەڕی دژی داعیشە پێویستە. ئەمە شتێکی باشە. ئەمە یەکەم سەردانە لە 4-5 ساڵی ڕابردووە کە بوونی هێزی ئەمریکا لە عێراق نابێت بە کێشەی ئەعلام و تەرکیزی ئەعلام، ئەم جارە لەسەر ئاستی ئابووریایە. ئەم کێشەی کە لەم ماوەیە ئێستا لە بازاری عێراقا لەسەر مەسەلەی دۆلار و نرخی دینار، هەڵبەتە درێژەکراوی کێشەی قوڵی عێراقا لە مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ دراوە، لە مەسەلەی گەندەڵیە، لە بابەتی ئابووریە. کێشەکان دەرکەوتووە لە ڕێی دیالۆگی نێوان هەردوو لاوە کە لەلایەن عێراقەوە پێویستە بە شاکسازی تیابکە. سەرۆکوەزیرانی عێراق ئەو لەوە تێگەیشتووە، ئەوە ڕوون بۆتەوە کە حکوومەتی ئەمریکا مەبەستی ئەوە نیە حکوومەتی سوودانی بڵین بشکێنێ یاخود ئەزیەتی با یاخود زەرەر بە عێراق بگەێنێ. و دکتۆر فواد وەزیری دەرەوە ئەوەیشی دووپات کردەوە کە هەردوو لا کۆکن لەسەرەوەی کە بە شێوازی تەکنیکی ئەو کێشەیە چارەسەر بکەن. باشە، لەسەر ئاستی ئابووری کە جنابت پێت وایە سەردانێکی جیاواز بوو، چووکە زیاتر ئەوەی وەکو بڵێ بەڵێنی ئەمریکیەکان بۆ پشتیوانی عێراق لە ڕووی ئابووریەوە بابەتێکی گرنگی ئەو سەردانە بووی. ئەمریکا ئێستا دەتوانێت چی بکاتنە؟ کە ئێستا ئەمریکا کە پشتیوانی عێراقەکە لە شەڕی داعیشە و مەسرەفی ئەوە کێشێمە ئەرکێکە لە کۆڵ بودجێ عێراق بۆتەوە کە ئەمریکا فشارە خاتە سەر عێراق بۆیی کە پابەت بێ بۆ سزایانێکە خستوێتە سەر ئێران، بۆیی کە عێراق سوود لە گازی سروشتی خۆی وەربگرێ. ئەمە ڕاستە فشارە بۆ سەر عێراق، ڕاستە سزایە بۆ سەر ئێران، بەڵام عێراقەکرێت لە ڕووی ئابووریەوە ئیستیفادەی لێ بکات بۆ ئەوەی کە سەربەخۆیی بڵین وزە بەدەست بێنێ، کە داوا لە عێراقەکە سەرچاوەکانی وزەی بڵین جۆر بکات و فرە سەرچاوە بکات لەگەڵ وڵاتانی کەنداوە. ئەمە بەشێکە لە پشتیوانیکردنی بڵین ئابووری عێراق. وەکو دکتۆر فواد دێرە لەکە هات لە پەیمانگەی ئاشتی قسەی کرد، بەڕوونی باسیەوەی کرد کە چۆن بۆ نەبوونی کارەبا
گرنگە بۆ ئابووری عێراق بۆ هاوڵاتیانی عێراق ئەمانە کە ئەمریکا ئێستا یارمەتی بات سێکتەری کارەبا لە عێراقا باش بکە ئەمە خزمەتە کات بە ئابووری عێراق بەڵام لە قوڵایی ئەم مۆزوعە ریفۆرمی ئابووریە کە پێویستە عێراق بیکە گەند چارەسەرکردنی کێشەی یاخود کەمکردنەوەی کێشەی گەندەڵیە ئەلەمە ئەمریکا تەکنیک و وەسائلیە کە توانێت یارمەتی عێراق بە. کاکسەر هەنگ حەزەکەم لە جناوی تۆ تێبگەم بۆچوونی ئەمریکیەکان بەرامبەر بە ناکۆکیەکانی نێوان هەریم و بەغدا بە تایبەتیش لە سەر بابەتی غاز و گاز و بابەتە ئابووریەکان و بابەتی موچە و ئەو شتانەکە وەکو بڵێ کاکڵی کێشە ئابووریەکانی عێراقن لەو مەسەلەیە و لە مەسلەی هێزی پێشمەرگە و لە مەسلەی ناوچەجێ ناکۆکەکانیشە ئەمریکا دەخوازێت کە هەرێمی کوردستان و بەغدا بگەنە سازانێک کە ئەم مەلەفانە بە ویستی ناوخۆیی عێراق چارەسەر بکرێت ئەمان لەو کاتانی کە پەیوەندیەکان تەنگژە بێت تەنگژەی تێکەوێت ئەمریکا وەکو نێوەن گیرێک ئەچکێتە بێنن و یارمەتیان بە دیالۆکەن ئەمریکا ڕێیەکی وای نییە بڵێ ئەبێ بەم شێوەیە بێ ئەو ئەخوازێ سازانێکی ناوخۆیی ناو عێراق ئەمە چارەسەر بکە بۆیە تەشجیعی ئێستا حکوومەتی تازای عێراق کات کە یاسای نەوت و گاز بڵین سازان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە تێپەڕێ لە بودجێیان ڕێکەوەن لەو مەلەفانی تریشا ڕێکەوە ماوەیەک بوو یان تا ڕادەیەک ژیمان لە نیگەرانیەکانی واشنتن دەبوو بەرامبەر بە عێراق و سیاستەکانی عێراق و سیاسەتی دەرەوە عێراق بە تایبەتیش بێژگەلەوەی کە ئەو دۆلاری ئەمریکیە وە کێشەی دینار و ئەو شتانە هەبوو و دۆلاری ئەمریکی زۆر چووە ناو ئێران گەشتە ئێرانش دیسانەوە رووسیا کە کەمپانی رووسی ئێستا لە بەغایەوە عێراق پارەیان پێدا ئەمە یەکچینش ئێستا یەکێک لە وڵاتانە کە عێراق پەیوەندیکی باشی لەگەڵا هەیە و ئەمە تا چەندێک کاریگەری خراپی هەبووە لەسەر پەیوەندیەکانی بەغا و واشنتن پێم وایە لە سایەی ئیداری ئێستەی ئەمریکایە ئەو فشارە نەخراوەتە سەر عێراق کە هەڵبژێرەیە ئێمە هەڵبژێریا لایەنێکیکە ئەمریکا کۆمەڵێک داواکاری هەیە لە بواری سزای کە خستوێتێ سەر رووسیا و سەر ئێران داوا لە عێراقەکات کە ئەو سزایانە عێراق پابەند بێ پێوە و عێراقیش ڕایگەیاندووە کە بۆ پاراستنی سێکتەری بانک و ئابووری و دامودەستگاکانی خۆی ئەو پابەند دەبێ بەوە بەڵام لە دیالۆژیشا لە کاتی ڕابردووە عێراق بڵین هەنێک ڕێگەپێدانی وەرگرتووە لە ئەمریکایە بووی کە هەنێک بوزە و شتیکە لە ئێران وەربگرێ لە بارودۆخی رووسیا و عێراقا دکتۆر فواد کە لە کاتێک لە پەیمانگا قسەی کرد باسیەوەی کرد کە لە گەڕانەوەیانە لەگەڵ رووسەکان قسە ئەەکەن کە چۆن لە وڵاتی تر وازیان لە پارەکەیان هێناوە لە کاتی ئێستا لە بنکە و بەڵام لە داهاتووە کە ئەم ئاڵۆزیانە ڕەوینەوە ئەو کاتە پارەیان باتێ ئەنێ عێراق لەگەڵ هەردوو لایەنە قسەکە ئەمریکا سیاسەتێکی ڕەشوسپی نەسەپانەوە بەسا عێراقا جگە لەو مەسەلەی سزایانە کە عێراق هەڵبژێرە لە بینی ئەمریکا و شوێنی پێاست عێراقی استراتیژی هەیە لە نێوان عێراق و ئەمریکایە بەڵام پانتاییەکی گەورەش هەیە کە عێراق بەرژەوەندی لەگەڵ سین و وڵاتی تریشا ڕابگەێنێ ئەگەر ئاڕاستەی دنیا بەرەوە بڕوا کە دوو جەمسەریەکی قورس دروست بێت وەکوەوەی کە لە ساڵانی هەشتاکانە هەبوو ئەو کاتە عێراق هەر ئەتوانێت ڕێڕەوێ هەڵبژێرێ کە نەکەوێتە ژێر هەژمونی وڵاتێکەوە بە تایبەتی و ئەمریکاش پشتیوانی ئەوە ئەکات کە عێراق نەکەوێتە ژێر سەیتەری ئێرانەوە یاخود دەوڵەتێکی ترەوە ئەمریکا لەوە زیاتری ناوێت کە عێراق خاوەنی سەروەری خۆی بێت و پەیوەندیکی باشی لەگەڵ ئەمریکای هەبێ و سزاکانی ئەمریکا پێشێل نەکە. سەرنگ حەمەسائید بەڕێوەبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی ئەمریکی بۆ ئاشتی لێرە لە واشنتن لەگەڵ مام و زۆر زۆر سپاس. سپاس بۆی باشکاری.